سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش وا دیارە چەند کاتژمێرێک لەمەوبەر خاتوونێک لە یەکێک لە پرۆژە چەجێبوونەکانی پارێزگای سلێمانی لە نهۆمی 25 باڵەخانەکەیانەوە کەوتۆتە خوارەوە و گەین لە دەستداوە. ئێمە بۆ دەدەچوونمان کرد دەرکەوتووە کە خاتوونێک کە ناوی نیگار حەسەنە، خوشکی و هونەرمەندی دیاری پارێزگای سلێمانی ماهیر حەسەنە، تەمەنی 55 ساڵ بووە و نەخۆشی دەرونی هەبووە. من پەیوەندیم بە ماهیر حەسەن کرد تاوی کە بزانم ڕووداوەکە چۆن بوو. ئەو بۆ پایتەختی میدیا باسی لەوە کرد کە ئەم خوشکەم تەمەنی 55 ساڵە و نەخۆشی دەرونی هەبووە و ماوەیەکی زۆر لەمەوبەر لە نەخۆشخانەی دەرونی بووە. 2 ڕۆژ دەبێت کە هێناومانەتەوە بۆ ماڵەوە کە وا دەردەکەوێت چەند کاتژمێرێک لەمەوبەر خۆی فرەدا بێتە خوار لە نهۆمی 25ەوە کە تەواوی جەستەی تێکشکاوە و دواتر گیان لە دەستداوە بردراوە بۆ پزیشکی دادی سلێمانی. باسی لەوە کرد کە هەوڵە دەین کە ڕێکاری یاساییەکان تەواو بکەین و تەرمی خوشەکەم وەربگرینەوە و وا بڕیارە کە ئەمڕۆ لە گۆڕستانی سەیوان بە خاک بسپێردرێ و سبەی نوێژ لە سلێمانی یەکەم ڕۆژی برسەکەی بەڕێوە بچێت.